داواکەین بە زووترین کات خورماڵ بکرێت بە قەزا تەنها ئەوە نەبێت کە بە نووسین یان بەوتن بە قەزا بوو بێت نزیکەی ساڵێکە ئەم ڕیاە دەرچووە پێویستەکە بە زووترین کات قایمقامێ بۆ خورماڵ هەڵبژێرێت بۆی ئیشوکاری خورماڵ جێبەجێ ببێت. گەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانتان هەڵوێستی داهاتووتان چێ بێت؟ هەڵوێستی داهاتوو ئەوە ئەبێت تەنها من ئەوەڵێم بە حیزبەکان بە زووترین کات خۆیان کۆکەنەوە بۆ ئەوی چیتر تاخیر نەکرێت ئەم بابەتە هەڵوێستی ئەوە بێت کە دوای ئەوە زیاتر دەنگۆ باتەوە لەوانەیە زیاتر ئەوە بێت کە مامەڵەی هەردوو لا بوەسێنرێت تەنها ئەوە بێت بە فەرمی شتەکە داوا کراوە بەڵام جێبەجێ نەکراوە. سەرەتا ئێرە ناحیە بوو هەموو کەس ئاگدارە ئێمە ئەوە چەند ساڵێکە کەمپینێکمان بۆ ڕاگەیاندووە کەمپینەکە لە دوای نزیکەی 6 مانگ زیاتر کەمتر ئیشەکانی تەواو بوو بە فەرمانی هەموو فەرمانەکانی هەرەمی دەسەڵات ئێرە بوو بە قەزا. نیگەرانەکانی ئێرە ئەوەیە نیگەرانەکان ئەوەیە لە ئێستادا ئەم پلانی تازە کە پارێزگا بۆ بە هەڵەبجە بۆ بە 19 مین پارێزگای عێراق خورماڵ دیسانەوە بە ناحیە ناوی هاتووە. گرفتەکە لەوەیە ئایا ئەو پرۆژەیە کۆنتر بۆ نێدراوە یا ئیهمالی کراوە یاچی ئەوە ئێمە لەویان ئەبێ چارەسەرێک بدۆزرێتەوە چونکە معقول نییە ئێرە هەموو فەرمانێک بۆ قەزابوونی هەر دەرچوو بێت و بەڵام ئێستا بە ناحیە ناوی هات بێت.